هێزەکانی ئاسایشی عێراق لە ڕۆژی سێشەمەدا بە تەقە و گازی فرمێسکرێژ بە ڕەنگاری بە سەدان خۆپیشان دەربوونەوە لە شاری بەسڕەی باشووری وڵاتەکە و لە ئەنجامدا 2 کەس گیانیان لە دەستدا و 4 کەسی تر بریندار بوون. 2 بزافکار بە ئەسۆسیێتد پرێسیان ڕاگەیاند هێزەکانی ئاسایش لە ڕۆژی دووشەمەشدا تەقەیان کرد و گازی فرمێسکرێژیان بەکارهێنا دژ بۆ خۆپیشاندەرانەی داوای خزمەتگوزاری باش و هەوڵی کاریان دەکرد و بەهۆیەوە پیاوێکی 26 ساڵ تەمەن بە ناوی مەکی یاسر کوژرا. بزافکارەکان نەیانویست ناویان ئاشکرابێت لە مەترسی هەڕەشە لەسەر ژیانیان. گوتیشیان ئاگر لە نهۆمی شەشەمی باڵەخانەی پارێزگای شارەکە کەوتەوە دوای ئەوەی خۆپیشاندەران بۆمبی مۆلۆتۆڤیان پیاکێشە. قەڵە باڵغیەک لە خۆپیشاندەران هەوڵیاندا هەڵکوتنە سەر باڵەخانەکە. جێی باستا عێراقیەکان لە باشوور لە وتەی مانی حوتەوە دژ بە بێکاری و کەموکوڕی خزمەتگوزاری خۆپیشاندانیان کردووە. زۆربەی جار خۆپیشاندانەکان توندوتیژی لێکەوتوتەوە لەو دەمەی خۆپیشاندەران پەلاماری دەستگاکانی حکوومەت و هێزەکانی ئاسایشیان داوە. قەیرانەکانی بێ ئاو و کارەبا لەو هەرێمەی دەوڵەمەند بەنەوتا بۆتە مایەی پەرەسەندنی ناڕەزایی و خۆپیشاندانەکانی شاری بەسڕەی لێکەوتوتەوە. حکوومەتی عێراقیش شکستی خواردووە لە جێبەجێکردی داواکاری خەڵکەکە لەم دەمەی ساڵەهای ساڵە دووچاری گەندەڵی و قەیرانی دارایی بۆتەوە بەهۆی کەموکوڕی لە داهاتی نەوت و شەڕی بەهاگرانی دژ بە گروپی دەوڵەتی ئیسلامی.